ما كان منعي عشقا ايها وراو عشق كريد شوية راو هرسي عشقي لدل بيام ايها وراو كم صبر بقرا يا راو لا برادر ورفيقا بالجنب يا بهاراو 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 قديتم كفهري شاوى نوبه لا زوف ديه بقديتم كفهري شاوى نوبه لا أمرو يهلا مني يشير بيتاهم لا مني شيء بيتهم زبر صدق كرهتي يمضي داشه يعني بوتي ناقهري صدق كرهتي يمضي داشه يعني ما يبويه نار يا شو شال صدق لنا وشكايا ويا ما يبويه نار يا شور شال صدق لنا وشكايا ويا عمري دهري يجم بخيالي ساري زويا فدا عمري دهري يجم بخيالي ساري زويا فدا سودايا مباريشا لموسى وهدما يشيكايا ويا سودايا مباريشا لموسى وهدما
ئای بەخێر بێنەوە. خوا بەخێر بێنەوە زۆر زۆر سپاس. خۆشەویستان سڵاوتان لێبێ جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێت بە هیواینەوەی کە هەموو ڕۆژێکتان جەژن و شادی و خۆشی بێت. ئەمڕۆژ لە شارەکەی حاجی قادری کۆیی لە شارەکەی هونەرمەند تایر تۆفیق مەلای گەورە لە نێو قشڵەی کۆیین لەگەڵ پۆلێک لە دەنگ و بیرروڕاو بۆچوونی جوانی کوردەواری ئەمڕۆ پرۆگرامێکی تری جەژنتان پێشەشەکەی من و هاوکارم لانە و تەواوی هاوکارانمان لە پشتی کامێرە ئەم بەرنامە تایبەتە بۆیەوە ئامادەیە بە چەند دەنگێکی زۆر تایبەت. نانە جەژنە پیرۆز بێ دووبارە. جەژنی تۆش پیرۆز بێ دووبارە و سێبارە جەژنە پیرۆز دەشمان زۆر دێکرێ بەس خۆشەویستان لە هەر شوێنەکەن جەژنتان پیرۆز بێ ئیشەڵڵا هەموو کات و ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ وەکو ئاری باسی لێوە کرد ئەمڕۆ ئێمە لە شاری کۆیی ئازیزین لە قشڵین قشڵەیەکێکە لە شوێنەوارە دێرین و تایبەتەکانی شاری کۆیە بۆیە ئێمەش ئەمڕۆ ئێرەمان هەڵبژاردە بۆی کە ئەم پرۆگرامە تایبەتە پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین وەکو تۆ باسی لێوە کرد ئەمڕۆ پۆلێک لە بەڕاستی کەسایەتی زۆر زۆر دیار دەنگخۆش هەروەها ئەو کەسایەتیانی کە لە نێو شاری کۆیە جێدەستیان دیارە ئەمڕۆ میوانی ئەم پرۆگرامە تایبەتی ئێمە اینجا ئاری تۆ وابزانم من ناوەکانم زۆر باش بۆ لەبەر نەکراوە تۆ ناوی یەکە بەیەکان وابزانم لەبەرە بەڵام ناوی دووەمان لەبەر باڕە مامۆستا ئارەزوو ئیسماعیل کە بەڕێزیان هەم هونەرمەندن و هەندامی گروپی باواجی کۆیان و ئەمڕۆ کۆمەڵێک بەسەرات و بابەتی جەژنانە مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ مامۆستاگیان جەژن لێ پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ ئێوەش بەخێر بێن سەر و سەر چاومان دکتۆر بەهرە حاجی ڕەزا مامۆستای زانکۆ دکتۆرەگیان تۆش بەخێر بێ جەژنە تۆش پیرۆز بێ زۆر زۆر بەخێر بێ دکتۆرەگیان لە تەواوی بینەرانی کورساتیش پیرۆز بێ کاکشان کاکل هەم هونەرمەند هەم کەسایەتی گۆرانی نییە لەگەڵیان نێڵێتەوە چاوت ماز دەکەم دەکەم بەخێر بن بۆ شاری حاج قادر و ئەمیناغا ئەختەر و دڵداری شاعیر و مەلای گەورە یاخوا بەخێر بێن ئەزێتان کێشا کە ئێوە هاتن کۆتان بەسەر ئەمڕۆ بەنامەکەتان ئاوادان کردن خات و لابان ئەمیر ڕێزان دیزاینەرن لە بواری فۆلکلۆر و خاوەنی براندی تایبەتی ماشەڵڵا جلەکانیشی زۆر زۆر جوانە یاخوا بەخێر بێت و جەژن لێ پیرۆز بێ بەخێر هاتنی کەناڵە جوانەکەی کورسات دەکەم جەژنی قوربان لە ئێوە و لە تەواوی ئەو ستافە جوانە و ستافی پشکامیرە و تەواوی خەڵکی کوردستان و شارەکەی خۆم پیرۆز دەکەم زۆر بەخێر بێن ئەو بەرهەمە جوان و تایبەتی ئەم دەڤەرە بە دەنگە خۆشەکەی کاک میرۆسکۆیی ڕازێنایەوە کاک میرۆز تۆش بەخێر بێ زۆر بەخێر بێ جەژنە پیرۆز بێ کاکە میرۆز جەژن لە ئێوەش پیرۆز بێ هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشیا بن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێ کاک میرۆزەم ڕاستم کرد دەنگی هەمیشە زیندوی مامۆستا تایر تۆفیق و سێوە ئەوانە لێرە زیندووە زۆر زۆر بەخێر بێ کاک سەرکار هیرانی لە ڕانی خۆشەویست لە ڕانی ڕاهەتا ئێرە بەخێر بێ جەژنە پیرۆز بە کاک زۆر بەخێر بێ کاکە سەرکار سپاس بە ئێوەی ئەزیز بۆم دەرفەتە زۆر زۆر سپاس لە ئێوە و ستاف و هەموو لای پیرۆز بێ زۆر سپاس گروپی مۆسیقاش پێگومان یەکێک لە مامۆستای گەورەکان مامۆستا جەلال بە کەمان ئەمڕۆ لەگەڵمانە مامۆستا جەلال خوا کاک سەرکەرە و مایکەی برە بە ئەوانیشە پەیامێکیان هەبێ جەژنە پیرۆز بێ مامۆستاگیان جەژنە پیرۆز بێ زۆر زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێن ئێوەش پیرۆز بێ لە هەموو کوردستان لە هەموو ئازیزان زۆر سپاس مامۆستاگیان زۆر بەخێر بێ مامۆستاگیان کاک زیرە کەمال بەڕێزان بە ئامێری کیبۆرد ئەمڕۆ لەگەڵمان بێ کاک زیرەک زۆر بەخێر بێت تۆ جەژن زۆر بەخێر بێن بەخێربێن سەر چاوان جەژنی پیرۆز لە هەمووتان پیرۆز بیتن ئینشاءڵڵا ئەم ڕۆژێکتان خۆشی و جەژن شادی بیتن کاک ڕەنج خەزانی ئەمڕۆ ناوەکەم باشوتی تەواو جارە باشوتی زۆر سپاس دەکەم ئێوەش بەخێر بێن جەژن لە ئێوە تەواوی گەلی کوردستان پیرۆز بێت ئێوەش بەخێر بم بۆ کۆی ئینشاءڵڵا باندی بەردەمی بەرهەمی جوانەوە پێشکەشتان دەکەین زۆر زۆر سپاس لە دەستی ڕاستیشمانەوە پۆلێ گەنجی زۆر جوان و تایبەت گروپی هەڵپەرشەی ڕانیە ئێوەش لە ڕانی ڕاهەتا ئێرە بەخێر بن جەژنتان زۆر زۆر بەخێر بێن و جەژنتان لێ پیرۆز بێ هەر لە خۆشیا بن ئینشەڵڵا عەرزەکەمان خوار نییە وانی هەڵپەڕن گلەیی مەکەن دوای وایە وڵای ئەمە نەمازانی هەڵپەڕین لەبەر عەرزەکەی وانێ مامۆستا ڕاست بەڵێ بەڵێ ئەو ساحەیەی خۆتان ئەمڕۆ بتان بینی تابینی چۆن گەرمیەکەن یاخوا بەخێر بن سەر چاو جا پێشەوەی دەستکەین بە گفتوگەکانمان کێمانە بەرهەمەیە سەرکاریش نەبێ ئامادەن کاک سەرکار دوای تۆ دەستەگەین بە گفتوگۆ فەرموو
باي بيان أي باي بيان خوشا ورد السم لا ملكا ويهتا دنيا خاموشا ورد السم لا ملكا أيهتا دنيا خاموشا بازوكا بيكو تيري رجلا روج جوان تيري بازوكا بيكو تيري رجلا روج جوان تيري دبالا سيدا رمدن باب مرملا خاتيري دبال سيدا رمدن أي باب مرملا خاتيري باي بيان باي بيان أي باي بيان مليلا باي بيان باي بيان أي باي بيان مليلا أي مرة يا عزيز جايان أي مرة يا بازي ما هيلا دتخوي مرة يا عزيز دتخوي جميع ما هيلا باي بيان باي بيان أي باي بيان خوش باي بيان باي بيان أي باي بيان خوش ورد السم لا ملكا أي هتا دنيا خاموشا ورد السم لا ملكا أي هتا دنيا خاموشا ئەیدام خۆش دەنگە خۆش بە کاکە سەرکار سوپاس بۆ گۆرانیە تایبەتەی جا لەگەڵ ئەوەی کەویت بای بەیان بای بەیان بایەکی شەو کرده بوو زۆر خۆش و تایبەت بوو آخر بەشکم زۆ بای بێ دەستا خۆش بێ سپاس بۆ ئێوە بابینە لێی مامۆستا ئارەزوو دووبارە بەخێر بێی سەر چاو مامۆستازانین ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ قشڵەی کۆیە یاخود دەتوانین بڵێن قەڵای کۆیە باسێکی گرنگی ئەم قشڵە و قەڵایەمان بۆ بکە بۆ کۆی و بۆ کورد چ گرنگیەکی هەبووە ئەو قەڵایە لە سەردەمانی با بڵین عوسمانیەکان دروست کراوە و گرنگی ئەوە بۆ بەڕاستی وەکو سنتەرێکی سەربازی زیاتر بەکار هاتووە ئەو سنتەرە سەربازیە زۆر جار مەسەلەن خەڵک تێیدا عەزابی خواردێ بەڕاستی بە تایبەتی خەڵکی شاری کوێ کۆمەڵێکی یادگاری هەیە لەناو ئەو ژوورانە دەناسرێنەوە ئەمن ئەوەی زیاتر ئاماژەی پێ بکەم و جوانترینیانە مامۆستا باکووری لەو ژوورەی بەرامبەرمان لەلێ لەدایک بووە و ئەو زاتە بوو بەڕاستی مۆسیقا و ئەوەی هێنا کۆیە بۆ یەکەم کەس یەکەم جار کە مۆسیقا هاتە کۆیە ئەو دەورەی گرنگی هەبوو کەسانی پێشووتریشە بوون بەڵام ئەو قەڵایە زیاتر ئەو یادگاریە بەبیری من دێنەوە یا ئەو جوانیە بە من دەبەخشێکە مامۆستا باکووری تێدا لەدای باشە بگومان ئاری زۆر کات کە باز لە قشڵاکەین
ڕەنگە قشڵا خۆی وشەیەکی کوردی نەبێ وشەیەکی گەر هەڵە نەبم وشەیەکی تورکیە وشەیەکی تورکیە و ئەم وشە تورکیە جواب بزانم قشڵە بە واتای مانەوە و حەوانەوەیت لە شوێنێکە ئەم شوێنیان داناوە بۆ مانەوە و حەوانەوەی سەربازەکان لەو سەردەمای ئەمە دروستە ئەم زانیاری لای مامەساوانخوا گەر هاوکارانم بتوانێت چانە و تاقوی ئایکی سەرۆمان بۆ وەرگرن پێشەوەی دیتە ناوە تەمان قشڵە دەرگای پێما بێت لە ڕۆژەڵاتەوە کەوانە گەر هەڵە نەبم لە ڕۆژەڵاتەوە دەرگا سەرەکیەکەی لەوەیە جا ئەمە جگە لە تاقەکە بەشی سەرەوە ئەو چوار گۆشە بچووکانە پێڵەن چی بمنەڵێ تۆ زانێرێکمان لەسەر بوو وەڵڵا نایزانم هاتی نەژوورەوە پارچە با بڵێن لەو هەیە گەڵ واسراوە ئەڵێم مەتەڕێز پێم خۆش ئەگەرێکێک زانیاری لەسەری هەیە ئەوانەیەکی ئەو بچووکانە پێڵەن مەتەرەز خوارەوە تاقە وایە بەڵێ مەتەرێزەوە جێگای فەنگە پێشەکەی بچووکە پێشەکەی بچووکە و سەرەکەی گەورەیە بۆ ئەوی بتوانن فەنگەکان مەتەڕێز وشەیەکی نوێ بوو بۆ من بەڕاستی بینیم بۆ واتایەوەی کە من و تەمام سارەز و تورکیاڵەن بەمانای حەوانە و مانەوەی شوێنی سەربازەکان هاتووە بەڵێ ئەوە قشڵە لەو ئەوەیەوە یعنی ئەو یادگاریە لای من هەیە و لای من ئەو پیرۆزیە هەیە کە کەسەکی داهێنەر و بەتوانای تێدا لەدایک بووە هەرچەندە سەربردەی دیکەی زۆری هەیە حەزم لێ نییە و سەربردە ناخۆشەکان بجێڕینەوە ئێمە لە ڕۆژی چەژنمان خاوەنی سرودی نیشتیمانی ئەیڕەقیب شاعیرە هەر لە پشت ئەو قشڵەیە بەڵێ ئەویش کە ئەوان خانەوادەکی نادیارن بەڕاستی ینی زۆر دیارن کەسایەتینە بەڵام مێژوو غەدری لێ کردوون هەتا ڕادەیەکی زۆر زیاتر دڵدار وەکو شاعیر بە دەرکەوتێ بەڵام زەینەب خانی خوشتی مەلاڕە و خادم سجادە ئەوانە کەسایەتی بووینە و دێ ئێستا جارێکی تر ئەو مێژووە ڕۆشن بکرێتەوە ناوە جەژنان جلی کوردیە پۆشی بەڵێ پێشوی بینە بەرنامەکەەوە گفتوگویەکمان کرد بەڵێ بەڵێ وچێ و قاتەکی کامتانە هێشتا هەریتی باوەجی کۆی هێشتا ئیوی مامۆستا جەلالی ئەمەدە ساڵ لەبەر ئەگەر کاک پشتیوان لە هەم بۆنە تایبەتەکانی ئەگەر ئاهەنجێک کە بەیان بەرنامەمان هەبێت ئەو جلە دەپۆشین کاتی مۆسقای باواجی بۆ هەموو ئەندامەکانی کڕیوە مامۆستا جەلالیش برا گەورەی هەمومانە بەڕاستی خۆشەویستە ماندووە وە کوڕەکەشی ئەم گۆرانی بێژە کاکە بێژن گۆرانی بێژی ناسراوە لە داهاتوانی بۆ بکەین دەستان خۆش بێ سپاس با بینە لای دکتۆرە بەهرا زۆر بەخێر بێت دووبارە جەژنە لێ پیرۆز بێت تۆ باسێکی تایبەتمەندی جەژنم بۆ بکەرە دکتۆرە لە کۆی ئازیزەوە چ تایبەتمەندیەکەیە کە تایبەت بێت بە جەژن تاڕادەکی زۆر شاری کۆیە جەژنی جیاوازە بە بەراورد بە شارەکانی بۆچی چ جیاوازی بە درێژایی مێژوش بە درێژایی چەند سەدەی ڕابردووش هەر جەژن تایبەتمەندی خۆی هەبووە لە کۆیە بە تایبەتی لە سەدەی ڕابردوو لە بیستەکانی سەدەی ڕابردوو بەهۆی دەرکەوتنی دوو بوونەماڵەی ناوداری کۆیە کە حەوێزی و غەفوریەکانن ئەوانە عادەت و تەقالیدی خۆیان وایە برین حەوێزیەکان هەر ئاگر ناکەنەوە بەیانی جەژنان و غەفوریەکانیش ئەگەر نان و چێژ دروستکەن بەس پڵاوساواری دروست دەکەن بەس پڵاوساواری ئێستاژ ماوە ئێستاش ئەو عادەت بەرە بەیانیانی جەژن ئەو دوو بنەماڵە کە بنەماڵەی دیاری شاری کۆیەنە هەردووک ئەو عادەت و تەقالیدیان بەردەوام خواردن لێنانەیان هەر ئاگر ناکەنەوە بەرە حەوێزیەکان بەرە کە سوکار و دیران و ئەوانە یعنی لێیان دەبن بەڵام غەفوریەکان پڵاوساوەر دەکەن ئەگەر لە پڵاساوەرەکەوانی خۆیان ئاگرەکەن نابن ماندوش نابن خەڵک بە شێوەی گشتی زیاتر ئەرچی جەژن لەسەر ژنەکانە ژنەکان زۆر ماندوون بە ماڵپاکردنەوە و بە ئامادەکردنی خواردن بۆ بەیانی جەژن و کۆمەڵک دابوونەری تایبەتەیە لە کۆیە مەسەڵەن جلکڕین و ئەوانە لە بۆ منداڵەکان زیاتر بەیانی جەژن بەیانیانی جەژن لە زۆربەی ماڵەکانی کۆیە بەرخۆلەکان بەریان وڵای من لە هیچیان نیمە مەبەستمەوە نیە بەڵام لەگەر دروستەکە لەگەڵکامیانی لەگەر هەردوولایان ئاشنایەتیمان هەیە کامیان دروستێکی خواردنیان دروستی ناکەی بەیانیان
مەبەستەکەی من لەوە من خۆمان دروستی دەکەین قەیسیەکەشی هەر لەگەڵە قەیسیێرە بهێبێەوە نیە قەیسی باشە خۆی کاک پشتیوان کاکە من قسە بکەی گوێمان لێ ئەبەر زانسیا هۆراوەیەکم هەیە دەی لەسەر جەژن یاڵە بە چەتیم حەیرانم گوتێ چ بکەم بزان چم پێ گوتێ دەبا لێرەوە کۆماندێ ئیکۆ با لێرەوە گوێی لێت بێ ئیکۆ مام دەرێ کاکە جوانی لاساری لەبیر تە جەژنەکەی تر هاتم وتم گیانە ئەمە دنیایە و مردنە جەژنانەکەم با ماچێ بێ لەو گردنە هەر ئەوەندە دەمم سووتە ئێتر لێ کردم بە هەرا وتی جەژن چییە جەژن حەقی ماچی چییە نەی خۆی تاڵە ماچت دەوێت بە وەڵڵاهی سوێت بێتەوە دەستت بە دەستم ناکەوێت لە پڕ کاتێ بە خۆت زانی یەک دانە ماچی وام کردی من واسم لە تۆ دەهانی کەسی تۆ وازم نەهانی ئازیزەکەم ئەو جەژنەی ترکە بێتەوە هەموو کۆیە کۆ بێتەوە ماچێشکەم دەوێتەوە قەرز کۆ نەبێ نافەوتێ زۆر خۆش یاخوا بەخێر سەر چاوان نانی جەژنە خواردوەنیە بەڵێ ئێوە قەیسی و فاسۆلیا ئەمە بەیانیان چێژ لێ دەنێن بەیانیان چێژ لێ دەنێن و دواتر دوای ناخواردن سەردانی جیران و قسم و کەس کوارە بۆ جەژنە پیرۆزە و ئەی جەژنانەی بە مناڵ کات ئەی چۆن بۆ جیرانەکانش مناڵی جیرانەکانیش وەلە کاکشان زۆر لەگەڵ وایە بەس بڕۆی چکلێتەکە هەڵگیری بڕۆی قسە هەر ئەلقەت 5 دقە 10 دقە چاکچوونێک و ئەحواڵ پرسیینێک و ئیوا چکلێتەکە لە گەسکە دەڕۆ هەل لەبەر دەرگاوە جەژنە پیرۆزەکەکەن و داوای گردن ئازادی لێگەکەن و زان چۆنە ئەسا من شتێکم مامەسا ئەو مایکە بەرە مامەسا کۆمنتێکیە بوو بەڵێ بەڵێ مامەسا وڵا جەژنانەی کوێت وەکو شارەکەی ترنی هەر چکلاتەکەی وەگری بە چیسەچی پێ و فڕی دەکات دێبات و ماڵێ لێرە دەبی بچیت لە ماڵەکەی دانیشی 5 دقەگەوە 2-3 دقەق ئەوە دەستورەکەوا جوانترە باشە مامەسا پێمان مامەسا کۆمنتێکتەوە لەسەر قسەی فەرموو بەڵێ بەنسبەت جەژنانە لە کۆیە هەر لەسەر دەستوری جارانی خۆی ماوە لە شارەکان وانە هەرێکە و چیسەکی پێ و دەگەڕێ و چکلاتەکەیەوە دەگەری و ئیدی دەڕوا بەس لێرە وانە ئەمە دەبی سەردانی جیرانە بکەین ئەگە بەیانەکەی بچین لەوێژ نەبی دەبی دوای وەڕۆ هەر بچی سەردانی 5 دقیق دادەنیشی ئەگەر هەرهیز نەبی ینی ئەو باشەوە دەی بچێت لە بەردەم دەرگاکەەوە نقڵەکەڵ گریت و بڕۆی دەگۆژیانی ئاینی شێ پێما بێ لەگەڵ مسیحەکانەوە هاتووە هەموو شوێ هەیە لە زۆر بەردەوامە ئەوانی دێن لای مسلمان دەچن لە جەژنێوان ئەم بۆ خۆم چیمە لە جەژنێوان چوم جەژنە پیرۆزم لە کردێ و داژنیشتینە و کولیچە و قاو ئەو شتانە هێنا و خورا و زۆرگەلەوەش ئەمە جەژنی خوشکبرا مەسیحەکانمان ئێمە بە مۆسیقاوە دەچین قاعەیەکیانەی لێ دادەنیشن بۆ کات جژنانە ئەمە ئاهەنجام بۆ دەکەیت هەموو جارێ مامەقەشە درێ ئێوە جژنەکەمان بۆ دەکەنە دوو جەژن ئەمە هاتێکەڕی و ئاوێتە یەکتر بووین باپیرانمان شتێکش هەیە ئەمە لە جژنەکان کە کەسێک بینی لەگەڵ یەکتر نەبێ ئاشتیان دەکەینەوە دەچین یەکتیان پێمانەری تا هەرماوە باشە ساڵە وڵی حەقم بەجژنێ هەر مەرحەبایی ناکەم دەبێت ڕێز لە جەژن ئەوە بینی لەگەڵ ڕێز لە جەژن دەگرێت کە دەڵێن کاکەەوە هاتووە و جژنێ و دەبی ئاش بنەوە دەست لە ملێک دەکەن و ئاشتیان دەکەین زۆر زۆر باشە اینجا ئاری خاتولاوان ئەمڕۆ بە جلێکی کوردی زۆر جوانەوە خۆی گۆڕی و ئەم کڵاوەشی زۆر جوانە لاوان خەمباسێکی و جلو بەرگە جوانانەتم بۆ بکە پێم بڵە جارە ئەو کڵاوە و دەستوری کۆیانە ئەو کراوەی سرم لە زۆربەی بۆنەکان لە سەرمە ینی وەلی هااتێ برم بەسەرمەوە تەسب بووە ئەوە کراوی سەرتاسی کۆیانی پێدەرێن تەمەنی هەیە ئەرەوەڵە چەندێکە تەمەنی بەخوای ئەو تاسەی کە لەو کراوەمدا ئینەنچی بابمە نەنچی بابم تقریبان ساری 1970ەکان لەدایک بووە ئەگەر بەگەنجی لەسەری کردبی یعنی سەتەمەنی ئەو تاسەی 100 سارە تاسی تریشم هەیە بەس ئەوەیان تەمەنەکەی 100 سارە لە خۆم مێژووی هەڵێگرین 100 ساڵ ئەو کراوەی سرم ئیفرۆشنەوەی نییە لەبەر ئەوەی تایبەتە زۆر کەسێ تەکلیفیشی لێ کردیمە دەرێ بمدەیە لە وێنەگرتن و ئەوە تەنها لۆ کاری فۆتۆگرافەری پرۆگرامی خۆم دامنایە لە خۆی من چکە پیجم هەیە خاوەنی براندی مۆری دیزاینم هەر لە ڕێی پیجەکەمەوە بەزرک و بەرجی کوردی
ئەوانی کە تایبەتم بە کۆی یان ئەوانی تایبەتم بە سلێمانی هەڵات زێڕانیە هەولێر هەموو ناوچەکان کراوەکەی ئامادە دەکەم لەگە جولکوبەرگەکەی و لە ڕێی پێیجەکەمەوە ئەرزی دەکەم بۆ جەژنە خەڵکێکی زۆر خواستی لەسەر بۆ ئەمن جەژنان هەر زۆر مەشغوڵم پێش دەژن بابرین لە جەژنیش زاری وایە زۆر مەشغوڵم باشە خۆت سەر و سەودا و لەگەڵ لەبەرکردنی جلی کوردیا چۆنە بۆ زۆر شوێن جلی کوردیە پۆشی بەردەوام لە هەموو مناسەبەتە چی لە بەرما لەبەرەوەی ئەتووەگە لەسەم بەرنامەی تریش ئەو قسەم کردیا ئەگەر لە نەورۆزان لەبەری نەکەی لە جەژنان لەبەری نەکەی مناسبەی عید میلاد و نازام و مناسبانی خۆمان و بۆنە و ئاهەنگەکان هەیە لەبەری نەکەی ئەیدی کەی لەبەری دەکەی جلی کوردی زۆربەی کات داوام لە خانمان ئەوە بووە جلک و بەرجی کوردی لەبەر بکەن بەس بەو شێوازەی کە لە کۆن هەبووە ینی دەستکاری مەکەن مۆدێلاتی تێنەکەن نانە مۆدلات تێن ئێسام لە خۆم هەتا پێم کرابی لە پەیجەکەم ئەو جلکانێکە لە بەرمە هەمووی قەدیمینە اینجا تۆ شتێک کەشە کردو هەر گرنگی بە دەستوری ئێرە نایوەکو خۆ باست لێەوە کرد لە پەیجەکە تا دواتر بینیم پێشتر بینیم کە سەروبەستی سلێمانی ئەو سەرتاسی سلێمانیان ئەوە بگلەیش بیبا لێرەوە گلەیشی لێ بکەم گوتم سەرتاسی سلێمانیان لەسەر بکە بایم کۆیان بی وەکو تێکەڵ کێشێکی بی بەزی نەمزانی توی کۆیان لەسەرەکەی هینام نیژە هێنا لەگەڵ خۆمە تازە لە بەرنامەی دی ئینشاڵڵا بۆ بەرنامەیەکی کەش باس بکەین جگە لە سەر و کراوی ئەوەی کە باسی بکەین لێرە ئەو سەڵتێکە لە بەرما ئەوە تەمەنی زیاتر لە 50-60 ساڵی دەبی ئەو جۆرە سەڵتە بەس لە کۆیە بەکارهاتیە تەنها تایبەتە بە کۆیان کو زمانی کۆیان تایبەتە خواردنیان تایبەتە سەرکراویشیان تایبەتە ئەوەش بەس لە منتقی کۆی هەیە بە تایبەتیش جلی دیم دانا بەس بە تایبەت ئەوم لە بەرکرد لەوەی کە باسی ئەو سەڵتەی بکەین مۆزەخانەیەک ئەزانم مۆزەخانەیەک لێرە هەیە لە نێو قشڵا بەڵام تەنها تایبەت وایە بە جلی کوردی بەتەمانی ئینشاڵڵا کاگیادگار دەستی خۆشی مامۆستایەتگار جارەی اقتراحی ئەوی لۆ کردم هەندێک شتت بینە چکە بابەتی فۆلکلۆریم زۆر ئەم زۆر گرنگی بە بابەتی فۆلکلۆری دەدەم لە مارەکەی خۆم زۆر بێکات لۆ لێ دوان وشتی دروستم کردیا بەس لێرە لە قشرەی بڕاندەکەی خۆمی لێ بدەم هەم وەکو دوکانە چی لێ دێ ئەو کەسانێکە دێنە قشڵی کۆیە سەردانی دەکەن دەزانن کە ئەمە ئەو نوعکراوەمان هەیە تایبەتە بکۆیە ئەو نوع ئەزلکەمان هەیە زۆر کەس هەبوو نامێلۆ نردیمە لە پێیجەکەم دەرە لە ڕێیتەوە زانیتم تاس چییە سەر و تاس چییە چکەگە کەسێک هەر نەسیتن بەو ئیشەی کەشتی لە قەدیم کە بووە نوێی کاتەوە دەبی کەسێک خۆی بداتە بەرەو ئیشەی شانی بداتە بەرە بەجدێک ڕاستە شانیاوتە بەرەو بابەتە دەستە خۆش الحەمدولillah ئەوە ئەوەندەی پێمان بکرێ دەیکەین لە ئامادەت کرد ئەمن زارە سەری گەورەنی مەم سەری کچکەمە دەبیان بەس عادی خواردن نعادی خواردنی نیمە بەس بەپێی ئەوەی کە ئەمن جەژنان زۆر هیلاک دەبم خەوم کەم دەبی جاری وە هەبوو جەژنانیش جەژنەکەی تر جەژنی ڕەمەزان ینی لە جەژنیش ئیشم کردیا بەس سەردانی خزمان و سەرە گەورەکان ئەوانم هەر کردیە بەس ئەو یەک دو سارە ڕێک نەکەوتێ لە خۆم چێشتی دروستکەم گرنگەوەی گرنگ کۆبوونەوەکەیە جژنیتر لە خۆم ئەرگ لە پێشتر بی دەبی جارێ دری مشتەریەکان ڕاگری هەتا چینە لای بەرهەمێکی تری کاک میرۆز بەسەراتی خۆشمان بۆ باسکەن تۆزە بیری لێ بکەنەوە ئاچەند خولێکێکتانەیە هەستەکەم باشە بەڵام پێشی باسیکەین باکیمانە گۆرانیە بە اینجا باشە کاک میرۆز ئامادەن ئاری تۆ سەر لێ تێگەین یەکەم جار وتە با بەسەراتی خۆشمان بۆ ئەمەدەکەن بەس بیری لێ بکەن حەزرە بەسەرات کاک میرۆز تۆزە برادران هەڵپەڕێنن یا ئەمە هەڵپەڕێنن جەژنەوە حەزمان لە گۆرانی شادە کاکەیان باشە بەرنامەتان لێ تێکەین ئامادەن دوای ئەوەیە قەیناکە دێن ئەمەش استراحەت کەن قەینابان فەرموو یارمەتی دەدەم أرجان أرجان مدو خوشويز موي
یەکترمان خۆشویست بە دڵ و بەچیان ئەرێ گیان ئێمە دوو خۆشەویست بووین یەکترمان خۆشویست بە دڵ و بەچیان یەک سەبەبکاریم یەک سەبەبکارێ کەوتۆتە بەینمان ئەرێ گیانە نەخەتای تۆ بوو نەسووس لە باوکت بەینی من و تۆ دایکت دوای لێ کرد هیچت پێ ناڵێم خوایە لاڵیکەی خوایە کوێریکەی خوایە دەردە بەڵایکەی ئەرێ گیانە دیدەمای لە خۆمایان لە مێژە زۆر زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە لە مێژە زۆر زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە زەکاتی چاوەکانت بمدەرێ ماچێ خێرا غەریب و سەرگەردانم هەر ئەم شوماوە لێرە غەریب و سەرگەردانم هەر ئەمڕۆ ماوە لێرە خزم و قەومێم بازێ هێش لە وڵاتی شارمێرانم خۆم بە تەمایەکێکم کورتەی خەڵدان نادانم خۆم بە تەمایەکێکم کورتەی خەڵدان نادانم لە مێژە زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە مێژە زۆر زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە زەکاتی چاوەکانت ماچێکمان پێدا خێرا گەردن و سەرگەردانم هەر ئەمڕۆ ماوە لێرە گەردن هەڵاڵەی زەردە ئەی بەژنت شەڵاشێ لێرە ئەرێ ماڵمان ماڵە و سێ ئەی هەوار چیخمان جودایە ئەرێ ماڵمان ماڵە و سێ ئەی هەوار چیخمان جودایە ئەرێ حەیفم بۆ باڵای بمرێم شەو باتەنیایە ئەرێ حەیفم بۆ باڵای بمرێم شەو باتەنیای ئەی لە مێژە زۆر زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە لە مێژە زۆر زۆر لە مێژە یەخسیرت کردوم لێرە زەکاتی چاوەکانت ماچێکمان پێدا خێرا گەردت هەڵاڵەی زەردە وەی بژنت شەڵاشێ لێرایە سەبارەت بە چاوین بۆ هەر ئاوەدان بێ ئێرە
دفرمو بوتو نابم چوني الله توابم دفرمو بوتو نابم چوني الله توابم كوتو مبندي خانه بيادي تو وماوم كوتو من اوقش ليكويه بيادي تو يا ماوم اي لميجا زور زور لميجا يا سيدة كردوم ليرا لميجا زور زور لميجا يا سيدة كردوم ليرا زكاتي تساوى كانت ماشيك ما بيبدا خيرا كنت هلا ويزردا ويبجنت شطلاش الليرا سبارت باتابيكو هيا وداني ئەیدەمتان خۆش بەخێر بێنەوە دوێتێکی زۆر زۆر تایبەتماندوو نەبن دەست خۆش اینجا هەر لەگەڵ وتنەوەی گۆرانەکانی ئەوانە کاکە پشتیان بەردەوام بوو لە وتنەوە نییە کاک پشتیوان یادگاری تێ لەگەڵانە کاک پشتیارە و گۆرانیانەوانە لەگەڵ هەموو باش یەک پرسیار ئەو گۆرانی بەلار و بەلارەوە هي منتیقەی نییە فۆلکلۆرە بەرە فۆلکلۆرە بە زۆری تەماشاکە ئێستا هەندێک جوولەکەکان کە وەخت خۆ لە کۆیە بوون کە دوای ڕۆیشتن ئێستاش کوردەکان ئەو جوولەکانە لەوێ ئەو گۆرانی دەڵێنەوە دەڵێنەوە خوشک برا مەسیحەکانمان بە زۆری ئەو گۆرانی دەڵێنەوە چاوە پێتەڵی ئەو دەفۆ بوو لەگەڵ خۆتان پشتیوان وەڵای ئەوە مەولودە دەخوێنمەوە کوڕە بکەم ناوناوە دەست خۆش کاک مامەسا ئارزوو مۆسیقا لە کۆی و لەم دەڤەرە تیپی باواجی کۆی و زۆر تا ئێستا سەیرێکی گەنجەکان هەر لە برەوداندایە ئەمە چی ئەم نهێنی سەرکەوتنی مۆسیقا لە کۆیە چییە؟ کۆیە چەند قۆناغەچی هەیە قۆناغی زێڕینی مۆسیقای من لە ئەمیناغای ئەختەرەوە دیوەخانی ئەمیناغای ئەختەرەوە دەست پێ دەکەین لەوێ چەندین گۆرانی سەر هەڵدایە لە دوای ئەو قۆناغی گۆرانی بێژە بەناوەنگەکانی کوێ دێتار تۆفیق و سێوە و حەمەدەمین عەباس و مەلا ئەسعەد و ئەوانە دێن لە دوای ئەو قۆناغە کە ئەوانە دروست دەبن قۆناغی سێم سەردەمی زێڕینی سێمی مۆسیقای کوێ تیپی مۆسیقای باوازی کوێیە لەوێ کە دروست دەبی دیسان بە شێوەکی با بڵین چەند کەسێک ئەکادیمی دروست دەبن لە ناو ئەو تیپە و خەڵکە کێ پێی دەگەێنن قۆناغی چوارەم ئەو قۆناغانەیە کە مامۆستایەکانی ناوتیپی مۆسیقای باوەجی کۆمەڵێک کەسی گەنج پێدەگەێنن ئەو سەردەمی لە ساڵی با بڵین دوای هەفتایەکان و ئەوانە کۆتایی هەفتایەکان ینی تقریبان لێەوە دەست پێ دەکات و ئەمە ئەو جیلەی نەکە باگەر ئەو با بڵین ئەوەی کەوتین قۆناغەچی دیکە هەیە لە دوای ئەوەی تیپی باوەز تاوان تیپی باوەزی تا ئێستاش ئەو بەردەوامی و ئەو قوتابخانەی گەورەی مۆسیقا لە شاری کوێ ئەو بەردەوامی خۆی هەبووە بەڵام لە ناو ئەوانە قۆناغی تر هەڵدەدا لە ساڵی نەوەتەکان کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە کوێ دروست دەبی و لە دوای ئەو قۆناغە لە 2000ەکان دیسان کۆمەڵک گروپی دیکەی با بڵێن دروست دەبن و ئەوانە گروپی سێوە هاوڕێیانی ئارامی ڕۆح هەرێکە و لە شوێنی خۆی ئیش دەکاتن ئەو کارانەی کە بەردەوامە گروپی سارنج گروپەژی گەنجانە مەسەلەن ئەوانش ئیشی خۆیان دەکەن ئەو قۆناغانەیە نەوە لە دوای نەوە ماوەتەوە و ئەو ڕەسەنایەتیە هەمیشە لە بەرچاو گیرایە کۆیە مۆرچی تایبەت بەخۆی هەیە ئەو مۆرکە لە مامۆستایەکانمانەوە لە کەسایەتیەکانمانەوە لە گۆرانی بێژە بەناوبانگەکانمانەوە فێری ئەوە بووین ئەو ڕەسەنایەتیە بە بەردەوامی بپارێزین و لە داهاتوشدا مێژوو ئەوە دەنووسێتەوە ئیزافەکردن لەسەر ئەو مۆرکە چێ کردوویەتی بە ئاوازی نوێ شتی نوێ بە بەردەوامی لە کۆی هەیە و ئەوە دەبێت دواتر خۆی مێژوو خۆی بنووسێت باشە مامۆستا ئەوە یەک دوو پرسیارمان لەگەڵ تۆ کرد قسەمان لەگەڵا کردی زۆر باسی بابەتی جدیمان کرد خۆ ئامادە کە دوای ئەوەی کاتیمە بۆ لای تۆ یادگارێکی خۆشمان بۆ بگێڕیتەوەی تر جەژنەوە نیە باشە خۆ حازرکە دکتۆرە بەهرەبا بینەوە لای بەڕێزت بێگومان ئەزاین لە
زۆر شوێن ژنانی کورد جێدەستیان دیار بوو لاپەڕەکانی مێژوو هەڵێنەوە ژنی کورد جێدەستی زۆر دیار بوو لە ناو کۆمەڵگایە بەگشتی باسێکی شاری کۆیەمان بۆ کە ئەو ژنە دیارانی کە لە نێو ئەم شارەیە هەتاوەکو ئێستا جێدەستیان دیارە کێ بوون لە شاری کۆیە خۆشببختانە زۆرترین ئافرەت کە بۆ یەکەم جار چوبیتە بوارەکان لە کۆیە بووە بە نمونە زەینەب خانمان هەیە کە لە ساڵی 1960 کە مامۆستا پێشەوەی بین گفتوگویەکیشمان لەسەروەی کرد کە ئەمە هەتا ئێستاڕۆمان زانیە کچی مەلای گەورە بوو یەکەم کەس چویتە بەرخوێندن بەڵام زەینەب خان یەکەم کەس بوو کە بابی بەو تەمەنەکی زۆر بچووک ناردیتی لە بەغدایە بخوێنێ و کە هاتیتەوە خوێندنی برین سەرەتایی تاوە کردێ لە ماڵەکەی خۆی ژنانی گەڕەچیان منداڵەکانی گەڕەچ فێری خوێندن کردی ینی وەکو قوتابخانەیە لە بواری خوێندن یەکەم کەس خۆشببختانە لە کۆیە بووە لە بواری شانۆ بە پێی سەرچاو مێژوویەکان خێری خانمان هەیە یەکەم ژم بووە کە چوویتە سەرتەختی شانۆ لە بواری وەرزش خۆشببختانە لە هەموو بوارەکانی وەرزش ینی هەموو وەرزشەکان تاکە شوێن کۆیە بووە بە نمونە ئێستا ئەمە گروپەی شاخەوانیمان هەیە کە تایبەتە بە خانمان تاکە گروپە کە بە شێوەی فەرمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تا ڕادەچی لە عێراقیش کە بەس خانمن گەشت دەکەن بۆ زۆربەی لوتکەی زۆر چاک لە گشت بوارەکان شکر بۆخوا کۆیە لەبارە بۆ شاخەوانی زۆر لەبارە ژنان ناڕۆن وانە پشوێک وەرە بەخوای جەژنان ناڕۆن ژنانی تاما و لە لەبەر سەردانیکردنی خزم و کەسان ڕەنگەوە بۆ پیاوان گونجان بێەوە نیە دکتۆرە بەرە بەست کو ژنان ناتوانێت بڕۆن شاخەوانیش بۆ خۆی دیوێکی کۆمەڵاتی هەیە بەرە دیوەکی کۆمەڵایەتی هەیە ئەمە نزیکەوە 5 ساڵە گروپمان بە فەرمی دامەزراندیە وەکو خێزانێکمان لێ هاتیە 250 ژن لە گروپە کۆبووینەوە و وەکو یەک خێزان بە یەکەوە گەشت دەکەین و دەڕۆین هەر هەبن لە شتان ساغ بێ جا گروپی هەڵپەرکەی ئێرانیە زۆر بە ئیسراحەت دانیشون لەو کاتوی تر کاتیەوەی کە بینەری تابلۆی هەڵپەرکەی ئێوە بین ئەگەر برادەران ئامادە بن گۆرانێکی شادمان پێشکەشکەن ئامادەن دوێتە کاک میرۆزیان چییە؟ دوێتێکی بەستە اینجا خۆشەویستان ئێمە جۆمان لەم بەستەیە بێ شان و بازوو ئەم گروپە خۆشەویستەش دەبینین دوای ئەم بەرهەمە وچانێکی زۆر کورد دەرەگرین دوور مەکەونەوە لەگەڵتان بەردەوامە بین. نزارة وخاتم آي لو نزارة وخاتم هار لخوزانا نيولي نوالطم هار لخوزانا نيولي نوالطم ما تشدوم أسلنا برازي ما تشدوم أسلنا برازي ناس السرسينة نايكم دزبازي ناس السرسينة نايكم دزبازي هاي لو نزارة وخاتم هاي لو نزارة وخاتم هاي لخوجانا ميولي رياضم هاي لخوجانا ميولي رياضم شتابن ناس نميري سوق شتابن ناس نميري سوق قوم شرتيتهم باخذ راسه قوم شرتيتهم باخذ راسه هاي لو نزارة وخاتم هاي لو نزارة وخاتم هاي لو خوجانا ديولي رياضم هاي لو خوجانا ديولي يلا
سر مرادي دولة توري دوا دردي شيرن وفرادي دردي درني يقضي دا زورم زور وزفادي يلا هيدا هشتندني لقل مال الدنيا هوري بهشتندني لقل مال الدنيا أقرب مزاني بايا خدل من الدايا أقرب مزاني بايا خدل من الدايا يلا كاتش يا قوتي يلا 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 هاوطن لزواني هرچی چیزی کرکوکا بچه سکسوکا هرچی چیزی هوليرا دنیا خوش وکنیرا هرچی چیزی قلازه درون سینجان دلرزه هرچی چیزی شاری کویا جوانیا تاو برویا و کنالی کرساتا او بندانا بوتویا هەروە کۆدرا باریکە ڕۆبینی لە دەستم دەرچوو بە کوردی خۆشم دەوێ بە ئینگلیزی I love you ياري من سند زوانا ياري من سند زوانا ديت ولا ريكاني ما شاء الله سند زوانا ديت ولا ريكاني ما شاء الله قليل زوانا أربزين خۆشەویستان دووبارە لەگەڵتانین جەژنتان پیرۆز بێت لەم بەرنامە تایبەتە لە کۆی خۆشەویست لەسەر قەڵای کۆیە و لەگەڵ پۆڵێ کەسایەتی و هونەرمەندی خۆشەویست و گروپی هەڵپەرچێ و گروپی مۆسیقا درێژە بە گفتوگۆ و باس و خواستەکانمان دێت بام بەشە بەس تایبەت بە بەگێڕانەوەی بەسەراتەکان وانە تاو جەژنانی ئێمە بۆ بینەران بەسەرات و قسەی خۆش ئامادە نەر چوارتان با لە مامۆستا ئارەزۆ دەست مامۆستا ئارەزوو فەرموو گێڕانەوەی
نوکتە و قسەی خۆش و ئەوانە خەڵکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی دەبی بزانی چۆن دێڵێ خۆشخواانە ئەزانشخواانە و تر ستۆپی دەکا و تۆنەهەیە ترشوخی پێوەکەوەی تر خۆشی من لەو کەسانەمە کە قەت نازانم شتیوە بە خۆشی بجێڕمەوە بەڵام شتێک دەجێڕمەوە دیسان هەردێمەوە سەر مۆسیقییان هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا ئەنوەرمان هەبوو ئەنوەر تاهێر ژەنیاری قانون بوو دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بوو کەسێکی زۆر مەجلیسی و خۆشخوان و مۆسیقازان و گۆرانی بێژ و دەنگ خۆش و ئاوازدانەر و ئەوە بوو خەڵکی کۆیە زۆر زۆریان خۆش دەوێت زۆر هەر زۆر جاران لە خلالی قسەکردن و ئەوانە وشەی دەگەی بەکاردەینە دەگە هەردێک و فلان کەس ئەو هات دەگەی لێدا ئەوی دیکە دەگەی لەویدا ئەوە ئەویش یەکە گلەی پرسی ساناوەکان دەگۆڕمنەوە ئەو کەسانەیە با بڵێ پێیان ناخۆش بێ هەردیان کە مامۆستا جەلال و کاک میرۆز و ئەوانە گوی لێی پرسی گوتی ئێرە مامۆستا و هەر دەڵی دەگە ئەو هابوو دەرێت دەگە یعنی چی وتی جەلال لەگەڵ میرۆزی لەسەر ئاوەکی ڕاوەستاینە جەلال مەلەی نازانی ئارەزوو دێ پارەکی پێوە دەنێلۆ نا ئاوەکەی جەلال بڕۆ لە خۆت مەلەی بکە ئەوە ینی جەلال ئەوە یەک لەو قسە خۆشانەی ئەوەی هەزار ڕەحمەتی لێبی گۆڕی پرنوڕبی هەمومان زۆر زۆرمان خۆش دەویست خەڵکی کۆیە زۆر زۆر بە تایبەت خۆشی دەویست کەسێکی زۆر زۆر جوان و تایبەت و پاک و خاوێن و دەستە خۆش بێ کاکشتیوان هەموو کاتێک یادگاری خۆش حازرەوە نیە بەسەرهاتم زۆر بەس شتێکی وا دەجێڕمەوە چکە ئیمەولودەکە ئەوشتانە باسکراوە باششتی تازە ئەوە گرانی بوو ساڵینەوە 5 گرانێکی زۆر گرانی بوو چلۆ گۆشتی بە 90 دیناری بوو سویسری دەچوو مۆزەف 100 دیناری وەرلەگەنی مانگێک با 1 کیلۆ گۆشتی دەکرد گەڕەکی ئێمەش هەموو کەڵە باب و مریشیان ڕدەگرت وەڵام نیش ناوناوە ئی جیرانەکان بۆ خۆمان نەمان بوو کەڵە بابێکم دەگرت ڕاست سرم دەبڕی و والحاصل سێ شەوان دەم خوارد تۆ ناترسی ئایسە بەنداوی حەقیقی خۆیان تەماشاکە کوڕی ئەو ماڵی برادرم بوو ئەوەی ئەو ڕۆژی کەڵە بابەکانم گرت کوڕەکان برادرم بوو هەموو ئێوارە دەهاتە لام وەڵا بەسرم نابوو حەلیماوە چەلاوە خۆشە دەمکاکە دەبخۆ ماڵی خۆتانە بەخوای ماڵی وام ئیوا پێ نەدەگەی گوڵ ماڵی خۆتە بەخوای ماڵی خۆت بخۆ کاتێ پێ نەدەگەشت دوای چەند ڕۆژی کوڕە گوت وڵای داکم دەرەکە لە بابکمان دیارنی ئەو هەو نەبوو گوتم بەرێوەڵە هەو نەمگو ماڵی خۆ دەم نەگوتی گردنی ئازاکەن گردنی کاکوشە ئەرە وڵای کاکە گرانی بوو نەدەکردرامش حەزمان لێ بوو کاکە ڤیتامینمان پێویست بوو پرۆتیناتمان پێویست بوو باشە با هەر لای تۆ بمێنینەوە ئەو دەفەوهێناوە هەر نابێ بەبێ ئەوەی کە شتێکمان پێشکەشکەی بەلارەکە واز لێنانین وانە بە هەمومانەی زانین ئەی ناو کۆستە ئەوەڵام مامەسەدرا زۆڵە گۆرەی کۆستەرەکەچین بۆ سێران هەمومانە بڕۆی بەلار و بەلار یاڵە بەلارمانڵێنەوە کاکشتیوان یاڵە ئای بە قوربانێت بێمە شۆخی گاڕاچێ چاو لە سار هەزار دڵ لە ساریاچێ هەی بەلار و بەلار و بەلاراوە دوو ساری باوکت وەرە ماڵاوە گەڕاکی ئیسکان گەلێک دڵگیرە ناودارەکانی جێگای تەکبیرە هەی بەلار و بەلار و بەلاراوە ساری باوکت وەرە ماڵاوە هەرچە سێدەکەم ڕێی ماڵدان دیارە بە بەرزی ماڵتان غەم لە وێم بارە هەی بەلار و بەلار و بەلاراوە تو ساری باوکت وەرە ماڵاوە بازاڕی کۆیە شەقەم شەقامە ماچی گەورەکەس گەلێک بەتامە هەی بەلار و بەلار و بەلاراوە تو ساری باوکت وەرە ماڵاوە
ئەوش هەیە بەلارو بەلارە ئەی دەنگە خۆش بێ هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ بەلار و بەلارایەوەکو مامۆستا جەلال تیتر کاچین بۆ سەیران ناو کۆستەرا و گۆرانیە بۆ نێ مامۆستا ئاوەکەی دوکان زەهۆڵی ناوها ڕێحانە ڕەشە و خۆمی پێڕشکەم لە دوای باڵای تۆ دڵ بەکە خۆشکەمە چاکر لە بەرە تۆ شعرانەوەی دوومان زیادیشمانە گربانێگای کوشتووە لەخوای بەزیاد بێ ئەمە لە هونەری کوردی و لە فۆلکلۆر دەوڵەمەندی لەخوای گەورە بەزیاد بێ خات و لاوان با بێنە لای تۆ بەسەراتەکە بەخوا واز لە نایەنی لێ وڵی زە بەسەر هاتم گەلێک زۆرە من لەناو برادران کەدا دەنیشم وازم لێ ناینن بەس هەموو قسە کەلچی مەجلیسەی نییە بەسەر هاتەکتان لە باز دەکەم ساری 2007 و 8 ئەوانە بوو ئەو کاتی لە ناوەندی بووم پۆلی سێی ناوەندی بووم جەماعەتە تەڵەبەکی زیرەک بووین هەموو کەوت بووینە پۆلەکی ڕۆژەکیان مامۆستا تۆزەک درەنگات نازانم ئەو ڕۆژی لۆە تەڵەبەی هەموو ڕێک و پێک و باشیش بوونەوە نەبوو برەی ناو پۆلەکی هار و هاج ئەو بین نازام ئەو ڕۆژی زۆر سیر بوو هەموو زۆر بێعار بووین تەمەنەکەش ماوا بووی ئەو کات هێرزەکاری و مامۆستایەکمان هەبوو ناوی ناینم تۆزەک لەگەری پێک نەدەهاتمە یعنی هەموو کاتێک ڕقەکەم هەبوو بەرامبەری لە دوو فرسەتەکی دەگەڕام وەڵام هاتە ژوورێ لە پۆلەکی تر بوو یان دەرسی دەگوت و هاتە ژوورێ گوتی هەمووتان عقوبە هەمووتان بە پێوە ڕاوەستن وەڵام بە پێوە ڕانەوەستا دانیشتم گوتی وەلۆ تو هەرناستی گوتم ئەمن نەخۆشم نابی گوتی لۆچتە گوتمە نەزانم دەماری لاقم کورتە وەڵا ئیدی هیچ قسەی پێ نەگوترا گوتمە من یعنی خۆم ئەوەندە فەقیری کرد ئەم دەماری لاقم کورتە و مامۆستایەکەم هەڵخەڵەتان کێشەکە ئەوە بوو پاشی 10 ساری پاش 15 ساری برادەرەکانم هاتیینە ئەرێ ئەو لاقەت چابوو کە دەماری لاقت کردووە ئەمنیش گوتم دەماری چی ئەدێت وەختی خۆی نەدگۆ دەماری لاگوتم بابەوە هەموو بەزم بوو بە مامۆستام کردێن هەر شارەزای من نەبوو هەر بەجددی دەیان کوت خاوەڕێ هەنێ بەمەش دڵا بوەردیا گوتم باش اینجا ئاریکاتی ئەوەیە کە گوێمان لە بەرهەمێکی تر بێەوە نیە کاک جەلال ئەو مایکەمان یاڵە مامۆستا فەرموو دەی فەرموو بۆ نامامۆستاگیان ڕۆحی شادوی مامۆستا ئەمەری خۆشەویستی هەمومان قسە خۆش و مەزریس خۆش ژەنیاری قانون بوو لە 1970 ئەمن دەستم بە کە دەستم بە مۆسیقای کرد بە ئامێری قانون ژەنیاری قانون بووم قانونەکەم بۆ خۆم دروست کرد لە ماڵەوە پێی فێر بووم دوای مامۆستا ئەنوەر ڕەحمەتی لێوی ڕۆژی گوتی جەلال بیستیتم بە تو مۆسیقای دەزانین گوتم وەڵا شتێکی دەزانم مامۆستا گوتی ئەوڕۆ وەرە مارێمە لای سەعات 2 شتیوا بوو زانم چ دەزانی وەڵا کە چووم قانونی بەڕاستی لەبەوە هینام و دەستم لێدا ئەوانە ئەو وەختی نەمدەزانین نەسب و دۆزان و عیار و مەیار چییە ئەو گۆرانیانی تیپی مۆسیقای سلەیمانی هەموم لەبەر بوو کە تازە لە دوای نسکۆی 75 هاتنەوەی یارەکەم بەوە ژانەکەمەوە لێکردم یاران وەسیەتم وەی ئەوانم هەموو لەبەر بوو ئەوانم لە بۆ لەدال بە مامۆستانەوەی زۆر سەرسام گوتی ئافرین زۆر باشە ئیدێ تا ئەو قسانەکرا بۆ نیوەڕۆ گوتی لێرە نانی دەخۆی طبعا شارەزای مامۆستا ئەنوەری نەبووم برادران هەمووی دەزان مامۆستا ئەنوەر طبعا چیە بوو لە قسەکردن ڕۆژ ئەقلام بوو ئەنی یەک قسەی دەکرد هەموو تێی دەگەیشتین هەمووی ئەوە بوو وەکو لغزێک بوو شارەزای نەبووم هیچ وەڵا نیڕێ نانمان خوارد لەبیرمە بامی و برنج و شتیا بوو چکە هەندێک حالەتێ دەزای لەبیر نامینێ وەڵا نانم خوارد بە شەرمەوە یەکەم جارە لە ماڵی مامۆستا ئەنوەری و ناینا ئەوم نییە یعنی ئەو عیلاقە وەڵا نانم خوارد و دەستم هەڵگرت گوتی بخۆ گوتم وڵات تەوە مامۆستا ناخۆم گوتی ئاخر لێت دەدەم کەوەی گوت زۆر ترسام گوندەی بەڕاستی لێم دەوە مامۆستا ئەنوەر ئەوە گوتم بەخوای مامۆستا ناخۆم تەوە ئەوانە دوای ئاجات باسم گوتیان کورە مامۆستانە هەروایە قسەکانی ئەو هایە هەر زۆر ترسام گوتی ئاخر نەخۆی لێت دەدەم وڵات ماوەچی ئەرێوڵا یادی بەخێر هەزار ڕەحمەتی لێبی خۆش بە مامۆستاگیان بچینە لای بەرەمێکی کاک میرۆز نازانم هەر دوێتە یان دوێتە هەمووی دوێتە هەر بەستێ وانە يعني ئەوان شوان گەرم بکەن لەگەڵتان دوای ئەوەیە شێخانی شایی بکەن ئەتوانن شێخانی ئەواکە فەرمون فەرمون
جاني دلم تنقدليم جاني دلم تنقدليم بمشى ولم شارب الروم أيا وراوام جنن وفاليك سكار ظالم نزفاي ما وشيان بالدس في بسي هرسي كسكار بالروم أيا وراوام جن ودسال واوتي منا جن ودسال واوتي منا نبرم بيبي نمشارك يسنا هاوري وهاوير من لقلتوما كويا وقيسا وقمالي خوما أيا ورما يا ور ظالم قرباني هاوريان شاركي حاجي قبل ما قرباني باوانو شاركي حاجي لقولان أي هاور لقولاني مويا لقولان باوانو لقولاني مويا خوشتني شار لا دنيا شاركي كويا زيقي هنار هاوريان شاركي كويا يلا شد بالداخل باواني سر بني ما وشر بالداخل باواني سر بني ما رويني الرب باواني ناقري ما رويني الرب باواني ناقري ما لقولان أي هوا لقولان لي مويا لقولان أي هوا لقولني مويا مشتري شارع دنيا شاركي كويا مشتري شارع دنيا شاركي كويا وتوريان يشنوي بيمنم يشتم بقى وتوريان يشنوي بيمنم وصاب لك بوانم دستي يرمي يقرم ثم وصاب لك بوانم دستي يرمي لقولان أي هوا لقولي خومانا لقولان بوانم لقولي خوماني ريب قرينا بربيكوا بو سليماني ريب قرينا بربيكوا بو سليمان يلا
درديلة وباوانم والله لم نيشا أو درديلة ونازنين والله لم نيشا دبابيك وابسينا مر بين خديشة دبابيك وابسينا مر بين خديشة دم لقوان ولقوان أي هاور لقواني مويا لقوان ولقوان أي هاور لقواني مويا خوشتري شعر لا دنيا شاركي كويا زيقي هنارها وريان شاركي كويا دخوين كوباران مالي لمرداران دخوين كوباران لما نبرن ياران اي ويل بارنازيتو لما نبرن ياران ديهم تاوي جوانيتو باراني درشني هوري دني دني باراني درشني لمزيزانم دني اي ويل بارنازيتو لمزيزانم دني اي ويل تاوي جوانيتو پاییزا دخوین عزیزا بهوران پاییزا دخوین عزیزا ناس کلم لذیذا ای ویل بر نازیتو چاو جوانم لذیذا ای ویل بر نازیتو مالی لمرداران رادتنا هواران مالی لمرداران تقرادسنا هواران لمن دبرن ياران اي ويل بارنازيتو لمن دبرن ياران دبر شاوي بازيتو بتسكولاي بتسكولي بتسكولو بتسكولو انا بيا بتسكولاي بتسكولي بتسكولو بتسكولو انا بيا بم دمو دستباوان يار بيدانا بيا بم شوي ججن باوان يار بيدانا بيا سبب روی دی بچه علیده هم سبب روی وی بچه علیده مگر باشر تانا ندیله مگر باشر تانا ندیله بچکل بتسكولاي بتسكولي بتسكولو بتسكولو انا بيا بتسكولاي بتسكولي بتسكولو بتسكولو انا بيا بمشوي ججن باوان كاس بيدنا بيا بمشوي ججن باوان كاس بيدنا بيا مالك بتسكن
تیخمان جودایە ماڵمان ماڵێکە بچکۆڵ تیخمان جودایە حیفم بۆ باڵای بچکۆڵ جەوبا تەنیایە حیفم بۆ باڵای بچکۆڵ جەوبا تەنیایە ئەڵڵایە بچکۆڵی بچکۆڵ بچکۆڵ بچکۆڵی دایە بچکۆڵی بچکۆڵ بچکۆڵ بچکۆڵی دایە بەم شەوەی جەژنە باوان کەس خەوی نایە بەم شەوەی جەژنە باوان خۆشەی کەس خەوی نایە ئای وتم لەوەهایە دەیتا سەردانم دەیتا سەردانم دەیتا سەردانم سەردانم دەیتا سەردانم دەیتا سەردانم چاپیدی چاپیدی چاکردی ناتی دێشە و بیرم کردی چاپیدی چاکردی چاکردی ناتی دێشە و بیرم کردی يخوا هرهاد قول وداروا قول وداروا قول وداروا خبرنا هاد ولا يروا لا يروا لا يروا چاپیدی چاپیدی چاکردی ناتی دێشە بیرم کردی چاپیدی چاپیدی چاکردی ناتی دێشە بیرم کردی قرآن بينه بينه داوينه بينه داوينه بينه داوينه لتوزيات كزنا لوينه كزنا لوينه كزنا لوينه چاكردي 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 نادي دێشە بیرم کردی چاپیدی چاپیدی چاکردی ناتی دێشە بیرم کردی ئەیەخوا دەنگتان خۆش بێ ماندوو نەبن ئێمە وتمان بەرهەمێ بەس بەڕاستی کۆنسێرتێکتان پێشکەشکردی یاخوا بە سەرات شتێکی خۆش دەستان خۆش بەزانم مێشتار هەر لای شعرەکە بوو لای گۆرانێکام بوو بەڵام بە سەراتی شتێکی خۆشمان پێ بڵن کاک سەرکە مایکەکە بە مایکەکە قسەمان بە بکەن دەی ئەڵێن کاک میرۆز بەسەراتی خۆشی لایە بۆ خوای بەکەچی مەدرسی ئەم مەجلیسانە نایە ئەی هاوا وەڵای ترەوەیە بەڵام شتێکی خۆش بەخوای کەچی ترشی خۆی ترشی خۆی ترشەکەی لێلا بێ بەس خوێەکەی بمێنێتەوە نابێ وڵاوە چوبینە ئەبا ئەوەی بژێڕمەوە لە چنارۆشی تەلەفۆنێکمان بۆ کراوە میش ئیتر تەلەفۆنم بۆ کاک پشتیوانی کرد کاک پشتیوان با بچین وەڵا کە چوینەوێ لەگەڵ ڕێزم مەجموعەک کەسی بەڕێز و ئازیز لێ بوون زۆر قەرەباڵک بووە مش وەڵای زیاز و شتەکەماندانە عادەتەن لەو شوێنانە ئەمە زۆر دەچینە گعدە و دانیشتن لای موزیکۆم کاک سەرکار و کاک وەڵای تر لەوێ دەستمان بە گۆرانی گوتن و شتە
شاباش وشت زۆر هات باش وڵا کاک پشتیوانمان کردبووە بە حساب قاسا مدیری قاسا و کە دەیگوت دوو لە ڕووی زەماعەت و مەجلیس پەرژینێکی قایم بی زەی ناز دەمگۆ بەخوای دیسان پشتماشکا دەڕۆیشکە دەڕۆیشت ماشەڵڵا قەرەباڵغایەکە زۆر وەختش پارە زۆرات پارەش زۆر بوو پارەزەی نەدەبوو کە دەیگوت زەی ناز گوتم بەخوا ماڵ وێران بوو دیسان وڵا دەهاتەوە ئەوانە کەم ببووە ئەوە نەما بوو تو مەزەدەی شاردەوە بۆ خۆش وڵی دەنگ ئەرێکاک پشتیوانستاندم داخل دەگوت چێ زۆرەخە دەگو وڵی شەیتان زەفەری پێ بردم گاکشیانەوانەشەکە گاکشیان شەیتان زەلێ پێکرد نەخۆ ئەیدا خۆ خۆی نیەتەکەیەوە نەبووە نانێتەکەموانە بە شەیتان زەلێ پێکرد هەموو کاک سەرکار تۆ بە سەراتێکی خۆشمان بەبیجێڕە کاک سەرکار وڵای منیش هەر بە سەراتێک لەو بابەتانە لە ئاهەنگێک کابووین لە دەشت بووین بۆ منە غابات و ئەمانە ئەو نیە مۆلدەی کارەبا بەکارێنی بۆ جیاز و مۆسیقا و شتانە مۆلدەکەمان لە دووردا نابوو زۆر نزیکەی 30 مەتر 35 مەتر ئەوە بوو ئەو دوورە دەنگیش کەمە کاتەوە بۆ نمونەکە بووکو زاوا دێت ئێمە گۆرانی ئەواڵین بۆ مبارەک لا بوو چێ زایەوە زێڕینە جا ئەوە حازرە مۆلدە حازرە کاتێ بووکو زاوا دێن دا ئابەزن بۆ ئێمە دەست پێکەن یەکسەر ڕاستە خۆ بڵێن مبارەک لا بوو چێ بۆم لەو شێوازە وەڵا ڕێک کارەباکە کوژاوە ئارمانە مایکەکە مایک ئەفو کارەبایەکە کوژایەوە وتمان باشە بۆ وای کرد سەیری مۆلدەکەمان کرد لە دواوە کابراایەک بە تاقی تەنیا لە تەنیشت مۆلدەکە دانیشتووە لەو دەشتە دوو گەورە و گرانە خاچی لەسەر خاچی دانا چوینە لای گوتمان ئەوە چی بوو بۆ کوژاوەڵام من کوژانەوە بۆ وڵا سەوتی زۆر بوو ئەی کاکێ مەلێ چیەکەی بەس بزانم لەو دەشتە گەورە و گرانە بۆ لە تەنیشت مۆلدە دانیشتی دەستان خۆش بێ ماندوو نەبن بگومان بە سەراتی تر بەرهەمی ترمان هەیە ئاریکا پێشکەشی بینەرە خۆشەویستەکانمانێکین بەڵام لە ئێستای پشێکی زۆر کورد وەرەگرین شاشە جوان و ڕەنگینەکەی کورسات بەجێ مێڵن چونکە ئەم پرۆگرامە تایبەتە بەردەوامیە بێت لەگەڵمان بن. Tamam giriyene bedin Hem de giriyav mavit savalım namav Tamam giriyene bedin Hem de giriyav mavit savalım namav هر كتتين باوانم هر ناتي قربان هر ناتي شربين لخودا بدبينم بلماتي ياتي يا برمالو برزی بخشی ور بهش بو باوشی یار بهش بو باوشی نمیدیم از زی بعدمو بعدش سوانی گشی بعدش سوانی گشی ای برمالو برزی بخشی ور بهش بو باوشی یار بهش بو باوشی
لێوی نقڵی بادەبوو بادەش چاوانی گەشی بادەش چاوانی گەشی وای بێریمان وای بێریمان وای بێریمان لێ بێریمان وای چاوکەزان گریان و فرمشی خێن با ببارێ لە چاوێ با ببارێ لە چاوێ باوەڕکە پەشیمانی بە هیچ کەس ناکرێت چارێ بە هیچ زۆر نایکە چارێ گریان و فرمێسکی خوێن با ببارێ لە چاوێت با ببارێ لە چاوێت باوەڕکە پەشیمانی بە هیچ زۆر نایکە چارێت بە هیچ کەس نایکە چارێت ئۆی بێریمان ئۆی بێریمان لێ لێ چاوکەژان ئۆی بێریمان لێ لێ بێریمان ئۆی چاوکەژان شەویستیت لەگەڵ من فرۆش بە قەسر و پارە فرۆش بە قەسر و پارە دڵێدا دەوڵەمان دێ ئەمرت لەلا شارە ئەمرت لەلا شارە وای 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 بێریمان دەلێ دەلێ چاوکەژاو وای بێریمان وای 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 بێریمان دەلێ دەلێ چاوکەژاو وای بێریمان گەلێکم دڵداری دی لە زۆر باوەش کەوتن لە زۆر باوەشیش کەوتن لە ڕۆژگاری درێژە بۆ ساتێ نەسرەوتن بۆ ساتێ نادەسرەوتن ئای ئۆی بێریمان ئۆی چاوکەژاڵ لێ لێ بێریمان خێڵە سادڕۆیی بەرەو کوێستان گەڕاوایە دیسان خێڵە سادڕۆیی بەرەو کوێستان گەڕاوایە نەزارەتی زەکەی من وا بەرگەی لە کۆڵاوە بۆ سلێمانی گەڕاوە نازداری زەکەی من وا بەرگەی لە کۆڵاوە بۆ سلێمانی گەڕاوە لە داخل جانە سەر بێنێ ماوایە هەرە شەرتا لە داخل جانە سەر بێنێ ماوایە هەرێ ڕۆی دێ ئاڕۆم
بلا ناقاري ما وايو هريتش مسليمانيه بلا ناقاري ما وايو دي ساخر صدروي بلوش السنة ما وايو دي ساخر صدروي بلوش السنة ما نظر عزيزك ايمن وبرقي لك الله برا وحول القراوة ناصر عزيزك ايمن وبرقي لك والله وسليماني قراوة قريبك سبيري يا أقل حرمني قريبك سبيري أقل حرمني لو رجينا من سيزة خمد من باريا خمد من باريا لو رجينا من سيزة لو رجينا من سيزة خمد من باريا خمد من باريا خوايا بوكسني يا دردم درمانيني خوايا بوكسني يا دردم درمانيني روي بخبر اقاي لحالمني اقاي لحالمني يا رمروي بخبر اقاي لحالمني اقاي لحالمني هەر بژین ماندوونە بن دەنگتان خۆش بێت دووبارە بەخێر بێنەوە پێما بەیتر وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە چین مامەسا زۆم دانیشتنانە و مەجلیسیەکانیش بۆ خۆی هەر بەشێکن لەوە نەروانیە ئەمانە هەر هەبوون لە کۆنیشەوە هەبوون لە کۆنەوە هەر هەبووە کۆیە دیوەخانی ئەمیناغای ئەختەری هەبووە و ئەو دانیشتنانە و ئەو کۆبوونەوانە زۆر جار خەڵکی بێگانەی کەوتوتێ مەسەلەن شتیان لێرە بردووە ئاواز و گۆرانی ئەوان شتی نوێیان هێناوە تێکەڵکێش کراوە ئەو گۆرانیانە بە بەردەوامی کوتراونەتەوە دەما و دەم تا ئێستا ماونەتەوە ئەوان ئەو سەردەمی با بڵین تۆمارکردن و شیوە کەمتر بووە ئێستا ئەو تۆمارکردانە زیاتر ئەو مێژوە دەهێڵێت باشە مامۆستا پێشوازی خەڵکی شاری کوێ بۆ کارە هوەریەکان چۆنە لە چه ئاستێکدایە کە کارێکی هوەریە بێ خەڵک تا چەند بە تامەزرۆی و حەزەکات بینەری کارەکان بێت خەڵکی کۆیە زۆر زۆر تامەزرۆی هوەرە بەڕاستی ئێمە هەموو کۆنسرتەکانمان زۆر جار 24 سعات پێشتر ئەعلانی بۆ دەکەین 48 سعات پێشتر لە ترسی ئەوەی کە ئەگەر هەفتەیەک پێشتر ئەوەی بکەین ئەعلان و شتیوای بۆ بکەین ئەوەندە خەڵک دێتە ناو قاعەکەی بەڕاستی ینی زۆر زۆر پڕ دەبی هیچ کاتێک نەبووە یانی کۆنسرتێک کرابێ شتێک کارێکی هوەری بە تایبەتی کاری هوەری جددی هۆڵەکان پڕ نەبن ینی خەڵک لەسەر ئەرزدانە نیشێ خەڵکی کوێە جەماوەرەی با بڵین هوەری خەڵکەکی تایبەتی هەیە هەمیشە لە ناو کۆنسرتەکان و لە ناو هۆڵەکان ئامادەنە دکتۆر بارە لەو مەجلیسانەی کە باسێ کرد ژنانی قەدیم و ئێستاش تێکەڵ ئەم جۆرە مەجلیسانە بنەوانیش دانیشن ئاواچێ ئێمە چۆن ئێسامە بەجلیسێکی جوان ئەوەش هەیە هەرماوەیان چی بێگومان کۆە هەر بە شارێکی شارستانی مەشهورە لە هەموو بوارەکان هەروەکو باسم کرد بەشداری هەیە ئێستا مەسەڵەن برێن کاتی کە کاتی خۆی مەولود کرایە
ژن و پیا پێکەوە دانیشتین لە کۆتایی مەولودەکەی بوویتە گۆرانی و یعنی بە شێوەی گشتی ژنی کۆیە زۆر کۆمەڵایەتینە زۆر باشە ئینشاءڵڵا هەر بۆ شێوازە بن پەیوەندی کۆمەڵایەتەکان چۆنە ئێستا لێرە دکتۆرە بەهرە وڵی ئەلحەمدولیلا زۆر بتەوە هەروەکو خۆی مایە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان ژنانی شاری کۆی هەروەکو خۆی مایە زۆر جار ئەمە گەشت دەکەین لە ڕۆین گەشتی تەرفیهی مەسەن ژنانی ڕانیە کۆیەکانی ڕانیان کۆیەکانی هەولێر و سلەیمانیش پێکەوە تەنسیق دەکەین کۆ دەبینەوە لە شوێنێک هەموو بەیەکەوە کۆ دەبینەوە و کاتەچ خۆش بەسەر ئینشاءڵڵا هەر بۆ خۆشی کۆ ببنەوە کاکە پشتیوان وەڵایە من باسی مەولودێ دەکەم لەسەر قسەکەی دکتۆرە بەهرەی مەولودی کۆی تایبەتمەندێکی جیاوازی هەیە مەقسەد لە کاتی ئیسراحەت غەزەل گوتراوە ئەو غەزەلانە سە بۆ نمونەوە کۆپلێکتان بۆ دەڵێم ئەوە لە تایبەت بە کۆیە لە مەولودەکان ها کاتی ئیسراحەت دەکەی و مامۆستا ئیسراحەتێک وەردەگرێت ئەو غەزەلانە گوتراون ئاگرانە دڵ لە حەزرەت غەمزەکەی دۆ نەرگەزی پڕخەوتەوە وەک خەوی زوڵفت ئەزیزم چوو بە ڕوودا کەوتەوە منعی سووتانم دەکەن ئەمڕۆ لە شەوقی ڕوومەتی چۆن نەسووتێ من باگر ئەو بەباری نەوتەوە مەرحەمەت کاز و بڕۆوە قاسیت بڵێ دەردی دڵم نازی پاپۆچی دەچێشم وە بە تۆز و گەردەوە ڕۆژی ئەوەل بوو کە زانیم من دەبێ دێوانە بم عاشقی تۆ نەوعی مەجنون وا بەچێ هەردەوە ئەوە ئەو غەزەل و تایبەتمەندیان لە مەولودی کۆیە گوترا ئەدا من کۆی ئەسیلی خۆمان ئەگە هەر ماڵێک شێوەکارش تێدا نەبێ مۆسیقارش شاعیریش تێدا نەبێ بڕۆ هەموو ماڵێک لێتی زیان شێوەکار یان مۆسیقاژەنە یان گۆرانی بێژە یان شاعیرە یا ئەدی بە شتێکمان هەیە یا هونەردۆست یا هونەردۆست قوربان بابینەوە لای تۆ تۆ چی هەیە لەسەرم بابەتانی کە باسمان لێوە کرد وڵی لەسەر قسەکەی کاک پشتیوانی بالفعل کۆی ئەو بە زمانیان هەیە هونەردۆستین و بەس دیزاینەرەکەشی لە بیرچوو ئەمن لە بیرچوو لەسەر دەمەوێت لەسەر هەندێک بابەتی قسام بکەم هەر لەسەر بابەتی جلک و بەرجی کوردی و ئەو بابەتانە ئەو بۆنانێکە لە کۆیە دەکرێت هەندێک شت هەیە لە کۆیە جاران کە باز دەکەن با برین لە کە جێم لێ بۆ بابم و کەسە بەتەمەنەکان با برین نەنگم و ئەوانە جێم لێ دەبی جاران کۆیە زۆر پێشکەوتوتر بۆ هەز دەکەم لە ئێستا لە چ لێ حەز دەکەم و قسەش لە ڕێکەناڵەکەتانەوە بکەم کۆیە مێژوەچی هەیە یعنی ئەگەر باس بکەین لە زۆر قەدیمەوە هونەرمەندمان هەبووە گۆرانی بێژمان هەبووە ئافرەت ئەمە باسێکە ئافرەت بکەین ئێستا هەز دەکەم وردە بەرەو کاڵبوونەوە دەچی نازام سەبەبەکەی چییە زۆر بۆنە هەبووە لە کۆیە کرایە زۆر بە گوڕوتینەوە یعنی ئەگە کەسانی وەکو مامۆستا ئارەزووی نەبن و کەسانی وەکو هەندێک کەس هەیە لە کۆیە دیارەکە گەرمگوڕی بە هونەر دەداتەوە لە کۆیە هەنی هەندێک بە پەنجەی دەستی دەژمێردرێن ئەگەر ئەو کەسانە نەبن کە هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئەو بەجددی ئەو هونەر و ئەو فۆلکلۆر و کولتورە بەرەو نەمان دەڕوە لە ینی بەنسبەت خۆم ئەوەندەی پێم بکرێ لۆ کۆیە و لۆ کوردستان ئاین بە تایبەتی کۆیە و لۆ کوردستان بەگشتی خزمەت دەکەم لە بواری ئیشەکەی خۆم چونکە ئەوەش ئیشەکی پیرۆزە جلک و بەرجی کوردی و نەتەوایەتی خۆمان ئەوش پیرۆزە کەسێک کە لە دەرەوەی کوردستانەوە بێتە کوردستان لۆن منە بێتە کۆیە یەکەم جێچێندەری پێشان دەدەی دەری قشڵی کۆیە لە دوای قشڵی کۆیە خواردنەکانی کۆیە وردە جلک و بەرگەکانی کۆیە بە چ شتێکی بەناو بانگە دەبی ئەمە شتێکمان هەبی بە یاپراغ دکتۆرە بەهرە ئەکید کە درەن یاپراغ کۆیە هەمووی بە یاپراغ بەناوبانگە بەزتر هەر کەسە و تامی باشە لە هەولێریشم پرسی وڵێن بە یاپراغ کەرکک بە یاپراغ ئاخر یاپراغی هەولێریان فەرقی هەیە ئەو کەرەوزیشی تێدەکەن لە زیاتی شبیتی کۆیە
نازام کۆی تایبەتتر دروستی دەکەن هەر کەسە هەر منطقە و سڵق و گەڵامیەوەگا و شەڕێک لا بۆتەوە یان نا لە نازامی دی هەریەکەەوە بە نەوعاچی دەیکاتن چکە کۆیە شەر کۆی تێدا ناژێتن هەولێری و سلێمانی ئەو نوعی تێدا دەژیە ئیشاءالله ئەوەندەی پێم بکرێ خزمەتی شاری خۆم دەکەم خزمەتی هەم کوردستان دەکەم شتێکی کەش لێرەوە برم ئەو کراوەی کە لە سەرما ئەوەندەی خەرچ سلێمانی داوای ئەو کراوەی کردیان چکە من تاسەکان پێیا دەکەم و لۆیان دەکەم و کراوە ئەوەندەی خەرچ سلێمانی حەزی لەسەر ئەو کراوی هەیە ئەوەندە کۆیەکەی خۆمان حەزی لێ نەبووە شتێکی باشە شتێکی باشە وە بە پێچەوانەشەوە ماوەکانی فیستیڤالە کرا لە کۆیە فیستیڤالێکی کللتوری بوو کراوی سلێمانیانم لەسەر کرد ئیدی زۆرترین پرسیاری لێکرا لۆم شەڕحکردن کە ئەوە کراوی سلێمانیانە و یعنی ئەوانی کۆیە لە ئیسلێمانیان دەپرسن شتێکی جوان شتێکی باشە تێکەڵ کێشێکی بکەیت ئێستا پیاوانیش تێکەڵ کێشێک لە جلەکانمان شتێکی کەش باسکەین ئەمە جگەل لە دیزایانی جلک و بەرجی کوردی و کراو شتێکی کەش هەیە مەسەلەم کە کۆنسێرتێک دەکرێیان لە بۆنەکان مامۆستا ئارەزوو خاوەنی شوێنەکی جوانە لە کۆیە زۆر بێکات مەسەلەم تەکلیفیان لێ کردیمە بچم دیکۆرەی کولتوریان لۆ دروست بکەم ئەو بابەتانەش گرنگی پێدەدەم چکە هەر زۆرم حەز لە شتی فۆلکلۆری زۆر بەدرەوە ئیشەکەی دەکەم بیزەڵ بەدرەوە ئیشەکەی دەکەم چکە خۆش ئینسان بەدڵسۆزی ئیشەکانی خۆی بکە جوانتر بەدەر دەکەیت دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن مامۆستا پشتیوان دکتۆرە بەهرە مامۆستا ئارەزوو زۆر سپاس بۆ وتەکانتان دەستان خۆش سپاس هەر لە جەژن و خۆشیا بن ئینشەڵڵا سپاس بۆی کە ئەمڕۆتان تەرخان کرد لەگەڵ ئێمەیان بن ماندوومان کردن بەڵام دڵ و دەرونی بینەرەکانمان تۆزە فێنکەینەوە بۆ گوەرە نەخۆشانی کاکە سەرکاری نانی و مامۆستا مێناس زۆر دەستان خۆش بێت دووبارە لەشتان ساغ بێت بەڕاستی بەرەمەکانتان زۆر ناوەزن گروپی هەڵپەرخی ڕانیە بەخوای تێ بە ئیسراحەت دانانیشن ئەم چەرخەکەی ئاخروانیە زۆر دانیشین ئیسراحەت چاکیان کرد برادەرانی موزیسیانیش مامۆستا جەلال و کاکە زیرەک و کاکەڕەنج دەستان خۆش بێت ڕزگار زۆر بەخێر بن دووبارە ماندوو نەبن بەخێر بن دووبارە لەشتان ساغ بێت و جەژنتان هەر پیرۆز بێ خۆشویستان ئێمە بەرهەمێکمان ماوە پێما بێ بە کۆتا بەرهەمی ئەم دوو هونەرمەندە بەرنامەی ئەمڕۆی ڕۆژێکینەی تایبەت بەجەژن کۆتایی دێت هیواداری هەموو ساتێکتان جەژن و خۆشی و شادی بێت بە کۆتایەکەی مەشەڵە پەڕینوانی ئەگەر گۆرانێکی شادمان پێشکەشکەن وڵایتە شادمان نیازە ڕاستە ومێ دەکەین میوانێکی ڕحسوک ببێتین لە ماڵەکانی ئێوە ئیشەڵڵا هەموو کات و ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ تابینینەوەی تر ماڵی هەموو لایەکتان هەر ئاودان خواتان لەگەڵ و دووبارە جەژنتان پیرۆز بێت. مگری ملور جایا گریان گرانا دم مگری ملور جایا گریان گرانا نردم بو به بوانه دستگاری بانا نردم بو به بوانه دستگاری بانا مگری ملور جان ملور گریان گرانا مگری ملور جان گریان گران من نردم بو به بوانه سلوری لبانا نردم بو به بوانه دستگاری بانا
بدبختي بختي أمل ورجال هرنا برايا بدبختي بختي أمباني هرنا برايا سياجة رأيمن بواني دنجي دايا سياجة رأيمن بواني دنجي دايا هرنا مقري مقري ملورجان 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 قريان قران مقري مقري ملورجان 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 قريان قران نردم بوبي بواني دسكاري بانا نردم بوبي بواني هوري لبانا نزاري ناس مكة ابن جيان ناس مكة نزاري ناس مكة شيرين جان ناس مكة أريان سيوك وجيدي باقوات مكة أريان سيوك وجيدي باقوات مكة زيرقاني والله دس مشينو يا عيبو بازيرقاني والله دس مشينو يا ذكرى سربودين والله لقلبينو يا ذكرى سربودين بخير لي يلا يلا نزاري 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 ناز مكة شيرين جناز مكة نزاري ناز مكة شيرين جناز مكة أرياني سيوك وسيدي باقواز مكة أرياني سيوك وسيدي باقواز مكة بانا جان شدها زانا أري الله بانا جان شدها زانا الشد قابلي وي وي بالا برزانا الشد قابلي وي بالا برزانا نزاري ناز مكة شيرين جان ناز مكة نزاري ناز مكة أمين جيان ناز مكة أريان سيوك وسيدي باقواز مكة هاي مقرى سيوك وسيدي باقواز مكة كوتر وي وي أردو كودو كوتر وي وي وقفت البويا هاي باسي داري وي وي هاي باسي داري وي وي يلا يلا هاي الله يبيجينا وقلازة تاوكالكان هاي من وقبة زي هنارني وآلكان بيجينا وقلازة تاوكالكان هاي من وقبة زي هنارني وآلكي امشو كان بسر خوش دسم مالكي كرتير دمجم دموني وورد خالكي ماستي مستيا بيقرا دسيا ماستي مستيا بيقرا دسيا الفر لانا ولانا ولا نتقام الفر شانا وشانا وشانا نتقام الفر لانا ولانا ولا نتقام الفر شانا وشانا وشانا نتقام يارم فروا يردي عزيزة يارم فروا يردي عزيزة
قرواد وزلفي خالي ابني كشتو قرواد وزلفي خالي هر عالمني إذا أغلى كرمني إذا عالمني إذا أغلى كرمني إذا كارم فروا أنا يقول سيدي إذا كارم فروا أنا يقول سيدي قلبي كالي أرواد أروالي فوري قلبي كالي تخوى عزيز ضلنا قوري قلبي كالي تخوى عزيز ضلنا قوري قلبي كالي يقول على سوري بهاري قلبي كالي وانا وشي دشتون زاري قلبي كالي تاخذ لك كردواري قلبي كالي تاخذ لك كردواري قلبي كالي دلي 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 دار أم تجني يا